زیاتر بکەم بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئەو ئاوڕێی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ کاگاری زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. ئەمڕۆ قۆناغی یەکەمی پرۆژەکەتان کردەوە، پێمان بڵێ گرنگی ئەم پرۆژەیە بۆ پارێزگای هەولێر چییە؟ زۆر سپاس. سەرەتا زۆر سپاس بۆ جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی بۆ پێشکەشکردنی ئەو دیارە بە نرخا بۆ شاری هەولێر. سوپاس و پێزانینیەکی زۆر بۆ هاوڵاتیانی شاری هەولێر، پیرۆزبایی لە هەرامیان دەکەم. سوپاس بۆ هێمن گروپ، سوپاس بۆ تیمی سەرپەرشتیاری لە بەڕێوەبەرایەتی گشتی لە وەزارەت لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر. کردنەوەی ئەو جۆرە پرۆژانە خۆ لە خۆیدا بابەتی زۆر استراتیژینە و دەتوانین بنێ ژێرخانی ئابووری و ژێرخانی هەموو شارێک شارێکی گەورەی وەکو شاری هەولێر بەهێزتر و بەتوانەتر دەگاتن. ئەو پرۆژێ وەکو ئاگادارن پرۆژەیەکی استراتیژیە بە توانای بەرهەمهێنانی ئاوی هەیە بە ڕۆژانە 480,000 متر سێجار توانی ئاو بپاڵێورێتن بە جێرستان دەرەزیانیەکان و پرۆژەکە بە گوژمەی 480 ملیۆنە و بڕیار و بە 550 ڕۆژ پرۆژەکە تەواو بیتن. خۆشبەختانە دوای تەنها ساڵێک لە 27 دەست بەکار بووە لە 27 2024 دەست بەکار بووە 27 2025 بەشی یەکەمی پرۆژەکە وەکو پلانی بۆتان درابوو کڕیتەوە. باشە، قۆناغی یەکەمی پرۆژەکە تەواو بوو. کەی دەکرێت بڵێن کە هەولێر لە کێشەی کەم ئاوی ڕزگاری دەبێت؟ بەێ ئەو قۆناغی یەکەم هەدەفی ئەوە بوو کە 665 ئەو کێشە و گرفتانەی شاری هەولێر کە دەکەویتە نێوان شەقامی مووسڵ تاکو شەقامی کۆیە و دەرەوەی شەقامی بازنەی 120 کێشە گرفتەکان لەو گەڕەکانە بوو کە زیاتر لە 25 هەتا 30 گەڕک لەخۆ دەگریتن، هەروەها بنەسراوە و دارەت و کەس نەزانیش لەخۆ دەگریتن. ئەو بەشەی کە دەمینێتەوە لە کۆتایی ساڵ مانجی 11 و 12 ئیشاڵڵا دەکەوێتە 100% دەکەوێتە خزمەتی هاوڵات. دەمیزەوە بپرسم کە قۆناغی دووەم چییە و کەی دەست پێ دەکات کەی کۆتایی دێت؟ بەێ پرۆژەکە ئێستا کە ئەوەی تەواو بووە 150 ئینتێک 100% تەواو بووە، هەردوو هێڵی گواستنەوەی لە نێوان ئینتێک و محەتەی تەسفیە ڕئیسی 100% تەواو بووە. لە ناو محەتەی تەسفیە پێشتریش باسی ئەومان کردبوو کەەوە ئەوە دوو پرۆژەیە لە ناو یەک سیاجن 10,000 متر سێزا بە 10,000 متر سێزا 10,000 متر سێزای یەکەم تەواو بووە و دوو هێڵی گواستنەوەی سەرەکی بە تیرەی 1500 ملیم ئاو دەگوازێتەوە بۆ محەتەی دابشکردنی سەرەکی کە لە نزیک ئەو شوێنە ئێستا ئێمە لێنە لە نزیک گوندی سێبیران محەتەی تەوزیعی ڕئیسیە 4 خەزانە 100,000 متر ئاو عەمبار دەکاتن و دواتر لەڕێی ئەو 4 محەتەیەوە بە 4 هێڵ ئاو بۆ شاری هەولێر دەچیتن 2200 ملیمی 2800 ملیمیە ئەوەی کە تەواو بووە نیوەی محەتەکە 100% یەکێک لەو 4 هێڵێک کە بۆ ناو شاری هەولێر دەچیتن هێڵێکە 1200 ملیمە کە بە هێڵی ژمارە 2 ناسرایە ئەویش لەسەر شەقامی دیوی دەرەوەی شەقامی 120 متری شاری هەولێر دانرا و لە شەقامی ڕەشین یا مووسڵی کەون دەست پێ دەکاتە دوای شەقامی مووسڵ شەقامی مەخمور شەقامی کەرکک تاکو دەکاتە شەقامی کۆیە. زۆر باشە کاک ئاری بەهۆی ئەم پرۆژەیەوە ئیدی ئاوی ژێرزەوی ڕەنگە زۆر بەکەمی بەکار بهێنرێت. چەند بیر تا ئێستا داخراون و لە کۆتایی ئەم پرۆژێدا چەند بیردا دەخرێن؟ بەێ تاکو دوێنێ شەو ئامارێکمان هەیە تقریبان لە ئەو گەڕەکانی کە ئیشی دەکرایە تاکو هێشتا 186 بیر داخسترایە ئینشاءڵڵا تاکو نهایەتی مانجی 7 2025 ئەو ژمارەیە دەیگەینینە 300 بیر لە ئەو منتیقانەی ئەو گەڕەکانی کە ئاویان بۆ دابین کرایە. زۆر باشە. لە کۆتایی پرۆژەکە هەدەفمان ئەوەیە 1000 بیر لە سنووری خزمەتی ئەو پرۆژەیە دابخرێت. زۆر باشە کاگاری ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە بێگومان ئاوی زۆر بەکاردەهێنرێتی ئەو زۆر دەبێت پرۆژەیەکێ بۆ ڕیسایکلینی ئاوەڕۆ. ئەم پرۆژەیە چیە دەتوانین هەندێک زانیاریمان بیتە لەو بارەوە؟ بەێت تەمە لە هەموو شارێکی گەورە یان هەموو شارێکی پێشکەوت و ئاستی خزمەت گوزاریەکان بەرز بێتەوە خاستن خزمەت گوزاری ئاو بابەتێش کە دەبێتن ئاوەڕۆ لە هەموو شارێکی پێشکەوتوش دوو سیستەم هەیە سیستەمێک کە پێدەن بارانە و درێنێج سیستەمێک کەش پێدەن سیوەرج ئەو سیستەمی سیوەرج باراناوەکەەوە دیارە ناوەکە لەگە خۆیتی درێنێج ئاوی بارانی ناو شارەکە ئەوی کە لە دەرەوە شار دێتن دەیباتە داونستریمی شارەکە و
فڕێداتن. بابەتی دووەم ئەو ئاوی کەوە لە توالێتەکان و وە لە دەستشۆرەکانی ماڵان و حەماماتە یان ئەو ئاوی کە لە ماڵ بەکاردێتن بە هەموو شێوازەکانەوە ئەویش بە سیستەمێک کۆ دەکرێتەوە و لە ڕێی محەتەیەکی تەسفیە و ڕیسایکل دەکرێتەوە ئاوەکەی بە شێوەی خاوێن دەکرێتەوە کە بتوانێت جارێککە بەکار بێتەوە جارێککە بەکار بێتەوە لە بۆ زراعەت لە بۆ سەوزایی لە بۆ سناعەت هەندێک جارانیش توانێتن بە شێوەیەک یان بە ڕێژەیەک خاوێن کرێتەوە هەتا بگاتە دەرەجەی خواردنەوەش بەڵام لێکوانە ئەوەی ئێستا کە ئێمە پلانمە بۆ دانایەوە کاری لەسەر دەکەین لە ڕێی قەرزی ژاپۆنی پرۆژەیەک ئەنجام بدرێتن لە بۆ ڕیسایکردنەوەی بەشێک لە ئاوەڕۆی شاری هەولێر بە گۆژمەی 200 ملیۆنە ئێستاکە لە پرۆسی تەندەرینگە ئینشاڵڵا ماوەیەکی زۆر کورت ئەویش بابەتەش ئەعلان دەکرێتن و کۆتایی پێ دەدەن پرۆسی تەندەرینگە ئەویش ڕیسایکلکردنەوەی ئەو ئاوەڕۆیانەیە و بەکارهێنانەوەی بۆ بابەتی زراعەت و بۆ بابەتی سەوزایی. باشە کاک ئاری ئەم پرۆژەیە پێویستی بە هیچ ڕۆتینەکەی لەلایەن هاوڵاتیانەوە بەستنی پێوەری نوێ یاخود مامەڵەی دیکەی بۆ بکەن لە فەرمانگەکان یاخود تەنیا لە هەمانەوە بۆرەی کە پێشتر ئاویان بۆ دەچوو بە هەمان شێوە 24 کاتژمێراویان پێدەگات. هیچ بابەتێک پێویست نییە لە هاوڵاتیان کە بگرنە بەر دەبۆ ئەوەی کە ئاوی لەو پرۆژەیە وەگرن ئەوانەی گەڕەکانی شاری هەولێرن ئەو شوێنانی کە باسمان کرد لە ڕێی ئەو پرۆژەی هێڵە سەرچەکانی پرۆژێ فریاگوزاری بۆ پرۆژێش کەشمان هەیە بەستنەوەی هێڵە سەرچەکانی پرۆژێ فریاگوزاریە لەگە تۆڕە ناوخۆیەکان ئەویش کاری سەتاسەتی ئەو شوێنانەتەوە بووە تەنها ئەوەی هاوڵاتی وەکو یارمەتی دەربێتن وەکو دەزانن هەموو خزمەتگوزاریەک دوولایەنەیە ئەو لایەنەکە خزمەتگوزاریەکە پێشکەش دەکاتن کەویش حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕێوەبەرایەتی ئاوە و ئەو لایەنێکەوە خزمەتگوزاریەکە وەردەگری ئەویش هاوڵاتیانە ئەنی پێویستە بۆی هەماهەنگی هەبێتن بەشێک لەو ئەرکە دەکەویتە سەر هاوڵاتیان پاراستنی ئاو شێوازی بەکارهێنانی بەستانی تەوافە لە ناوتانچەکانیان لەوەی ئاو بەهە دەرنەچیتن بەستانی پێوەری ئەو شکان و ئەو لیکەی هەیە لە ناوماڵەکانیە ئەو ئامێرانی کە بەکاردێتن ئامێری باشتر و پێشکەوتوتر بیت ڕێژەیەکی کەمتر ئاو بەکاربێنێتن کەمتر بەکارهێنانی ئاو یان شێوازی ئەو شێوازانی کە ئاو بۆ حەدیقەکان ئەو بابەتانە بەکاردێتن ڕێک بێخسرێتەوە. زۆر سپاس دەکەم بە ڕێزاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئەو ئاوەڕۆی هەرێمی کوردستان سپاس کە لەگەڵ کوردستان 24 بوویت.